اي هاوت شو معامله لەگەڵا بکە لەگەڵ دۆلار بەنەزەری من شتێکی پێوتری سەلەت العملات سەبەتەی دراوەکان ئەگەر پارە زۆر بوو ئەمانە لە خۆ زیاد بوو بەس با دۆلارت نەبێ یۆرۆش هەبێ و پاوەندی ئستەرلینیش هەبێ و زێڕیشت هەبێ و دۆلاریش هەبێ و دیناریش هەبێ و بەڵام قەت خۆت لە تمەن و لیرەی سووری و ئەمانە دەی دراوی سعودیش دەتوانێت هەبێ ڕیاڵی سعودی ڕیاڵی سعودی یۆنی چینیش ئایا حەجمی ئەوەندە پارە هەیە یوانی چینی هەتبێ عەرزی پارەکە قەبارەکەی نازانم لەبەرەوە ڕیاڵی سعودیش هەتبێ لەوانێ زەرەنەکەی چەند ساڵە دۆلارێک یەکسانە بە 3.72 ئەم ساڵ بوو بە 3.76 ڕیاڵ و 76 قورش کەواتە ئەمە گۆڕانکاری نییە ئەمە گۆڕانکاری نییە من خۆم لە ساڵی 2012 لە مەکە لە حەج یەک $100 بە 374 ریاڵ بوو باشە ئێستا بە 376 ئەمەکەی ثابت نەژان بڵێن ثابت نسبیان ثابت مطلقاً ئەتوانی کەواتە زەرەر لەوانەش ناکەیت بەس ئێستا کە دۆلار دابەزی طبعاً ڕیاڵیش بەرزە بێتەوە لە ئاستی دۆلار یان جونەی میسری قەت خۆتی لێ نەدەیت ئەمانە